بناوی خودێ مەزنود لۆڤان سپێدە باش ئەڤڕۆ لە سەرانسەری هەرێمی کوردستان پرۆسەی تاقیکردنا گشتی ئەزمموێ پۆلێ 12 ئامادەی دێتە ئەنجامدان ئەف تاقیکرد بە پشکداری زیادەتر لە 170,000 قوتابی لە تەمامی کوردستان دێتە ئەنجامدان و 2106 هۆڵە ئەزمموی بۆ هەر سێ بەشە زانستیا وێژەیی و پیشەیی لە تەواوی کوردستان هەیە و لە هەمان کاتیشدا وەزارەتی ئەمە تاکید لەوە کاتەوە کە قوتابیان و سەمیانی قوتابیان ئاسوودە بن کە تەواوێ کارێ لۆجیستی بۆ ئەنجامدانی وی تاقیکردنەوە هاتێتەکرێن ئینشاءڵڵا پرۆسەیەکی سەرکەفتی بێ بۆ قوتابیان و بۆ خوێندکاران. زۆر سوپاسان دەکەم. کەرەم کە سەیدا عومەر ئامارێ دروستە پارێزگا دۆک بڵاو بکات پشتی وێ چێ پرسیار هەبوو ئەس حازرم بەرسیبەتە بدەم. سپێدەوە باش خوشحالی نەبروکە سەردانا جەنابێ وەزیرێ پەروەردێ بۆ پارێزگا دۆکێ بۆ پرۆسا ئەزممونا شنێزی کەروەسا بۆ دەستگای ڕاگەیاندنێ هەروەکی کەرەم کری چەند پێزانین و هەروەسا هەر پرسیارێت هەوا هەبن و سپاس بۆ جەنابێ ماجی سەید ساڵح پارێزگارێ دۆکێ پاکالەت واورکێت گەلمەدا حاضر بووی سنوورێ ڕێڤەبەریا گشتیە پەروەردە پارێزگا دۆکێ کو ئەڤراک هەروەکی زانن دەمژمێر هەفت و نیوی سپێدێ کول سەرانسەری هەرێما کوردستانی پرۆسا ئەزممونا دەست پێ کرد ڕێڤەبەریا گشتیە پەروەردە پارێزگا دۆکێ نەه پەروەردە بخۆڤەت گریت ژمارە بنگها پتر 500 بنگال سنوورێ ڕێڤەبەریا گشتیە پەروەردە پارێزگا دۆکێ پتر 26,000 قوتابیا دێ پشکدار بن هەر سێ بەشێن زانستی وێژەیی پیشەیی هەمی ئامادەکاری هاتینەکردنش بەرهەفکردنا هۆڵا و هەروەسا پێداویستیت ناوا هۆڵا دا و شوێنکەر و پسپاسی بە دەبێژم بۆ ئەف ساڵە جەنابێ وەزیرێ پەروەردێک و هەمی ئاسانکاری و هەمی پشتەوانی کێش بۆ هەندێک و پرۆسا ئەزممونا ڕەنگێکی باش پڕێڤە بچێت سەراستی پارێزگاها دۆکێژی کۆمبۆن گەللایەنین پەیوەندیدار پسپاسی بە دەبێژم بۆ جەنابێ پارێزگاری و جێگەرێ پارێزگاری کۆمبۆنێکی گەللایەنین پەیوەندیدار دەستگایان ئەمنی پۆلیس ئاسایش ساخلەمی دایرەکە هەرەبێ ji bo hindê ku ew pêdawîstiyê me li seranserî parêzgeha Duhokê pirêka Qayîmqamên Berez û yekeyên îdarî çi pêwîstî hebît bi awayî bête çarekirin hemî kar asanî hatînekirin û hemî berhevî bi hatînekirin pîvyayekê qutabiyên me ku wekû bêjin aramît nav holên yet qutabxana da yet amadeya da yet taqîgeha da pîrosa ezmûna birêve bibin û herwesa destxweşî bû hemî mamosta û ڕێڤەبەرên بنگها و سەر پەرشتیارا یەک و پرۆسا ئەزممونا سنوورێ پارێزگا دۆکێ پرێڤەدەن سپاس جەنابێ وەزیری بۆ ئامادەبوونەتە. بناوی خودێ مەزن دلوڤان هەروەکی بەڕێزان جەنابێ وەزیری و دیسا ڕێڤەبەری گشتی پەروەردە دۆکێ ئاماژە پێکردی هەمی ئامادەکاری هاتنەکردن ئەوروکە ڕۆژەیەکە یا ئەنجامدانا ئەزممونا پێنەوێت ئەو پێدیاتی ئاژیکە ئەو ئامادەکاری هاتێکردن شلای کارگیری پارێزگاها دۆکێ و گەل لایەنێ دێت پەیوەنددار دەها سەرکەفتنێ بۆ هەمی لایەکردکردن و پێویە کەشێکی ئارام و سەرکەفتیانە بۆ قوتابیەت خودکردن و نوێژی خێراتن سەرسەران سەرچ. یەکش پرسێن سەرەکی و بەردەوام گەل دەستکردن ئەزممونا دەتەکردن برێنە ئینتەرنێتە ینی خەڵکێک هەمی gelek şur begavet bir serdemiza jara ha girezay internetten kirdi tabri gobar afsala hatta onu ki mekanizm nehaz ineditir gohde bu bas nava Hollanda internet tabri bu avrukaji internet her habu tabi demiş internet hayal تباسه برين انترنت كي يا انترنت كي ابا من بحث بريني كي بس اوكي هر هبو بريون هات اوكي انترنت هات يا برين افصال ميكانيزما سکوریتیا پرسیارە پۆلا 12 زیادەتر گۆڕانکاری تیا کرایە و ئینتەرنێت بەیانیان یان سپێدا دەمژمێر شەشی بەیانی هەتا 8.5 دێتە قەتعکردن
ڕۆژانی تاقیکردن. باشه يعني براقل حتى النهار هر او ميكانيزم يعني كنت خلق خرجي بتبريد بو بريفاتون ازمونا ئەس تەسەوەرکەم 2 سەعات چ بارگرانیەک دروست ناکە چ بۆ دەوایری حکومەت چ بۆ کۆمپانیایە چ بۆ خەڵکی. جناب وزیری مسعود راجبی مسعود سمسار هر سال هتاكو هو انجام تاقیکردن را گیراندن دیاره دمک بیچون وقت سالات شتاکی نیتیه هیا که بزیترین دم تطابیشن انجام سوال بیدن سیارة دویجی سبارت ڕاگەاندنا ئەنجامە تاقیکردنا پشتی جەژنی دەبێت جەژنی قوربان لەبەر تاقیکردنا کۆتایی دەکەوێتە ڕۆژی عەرفە. سبارت وانا بیزا دیاره جناب اول دوانک دا بکو وانا بیزا ناور گیرن هبید که هین وانە بێژە نوێ و ناوەرگرن چرا سری گوابت بەس وانە بێژە بەری دێتەوە دانا. بله افغانه بیزا برین که انگلک جلوی شب بود شد بند یعنی فارت وانا موسیت وانا تاقید بند وەزارەتە پەروەردە لەگەڵ وەزارەتە دارایی لیژنە مشتەرەک هەن بۆ چارەسەری ئەریشەیە وانە بێژە ئینشەڵڵا دێتە ئەنجامدانەوە باوەتە دێتە چارەسەر. سالانه رکارت هواتوندن و رگیتون دزشی افسانه مونده بسیار ندکت هواتون رکارت کننده فتا باش بانده تا بیدست نسل کردن یعنی رکارت هوا و رگیتون در خصوصا بسیار و واقعی چهار پرسیارە ئەمە بەری تاقیکردنا ناتە تەسریبکردن بە هیچ جۆرێ کاتێ هۆڵی ئۆزمونی هەموو ڕێگایەکی سکیوریتی گیراوەتە بەر بۆ ئەوەی کە زامنە دادپەروەریە بۆ گشت قوتابیان بێتەکردن. پرسیار نینە؟ گەلێک مەمنوون. سوپاس.